I'm from Brazil. My name is Maria, and she is consulate from Brazil also. We are from north of Brazil, and we are here today to the Brazilian Day in Stockholm to represent Brazilian. So I hope you enjoy our show, and the weather helps also. Jag heter Rosmarie, jag kommer från Brasilien. Idag är det en otroligt fint dag, det är Brazilian Day. Och det varje år samlar ihop alla brasilianare och vi lever vår kultur. Med dans, musik, mat, dricka och alla dessa glada människor. اما کۆمەڵەگەنجی شاری هەولێر بۆ پشتگیریکردن لە ڕیفراندۆم سەربەخۆیی هەڵساین بە ئامادەکردنی نیوەڕۆخوانێک بۆ برا پێشمەرگەکانمان لەسەر سنووری کوردستان کە سنوور و خاکمان دەپارێزن و پێشمان خۆش بوو لە شوێنێکی وانانێک پێخۆ بخۆین لەگەڵ برا پێشمەرگەکانمان بۆ گزارشکردنێک بۆ سەربەخۆیی دەتوانین بڵێن ئێمە پێشمەرگەین هەمومان پێشمەرگەین هەردەم لە یادتان ناکەین. ئێمە وەکو کۆمەڵەگەنجێکی شاری هەولێر هەستین بە دابینکردنی ڕۆخوانێک بۆ برا پێشمەرگەکانمان لە میحوەری مەخموور کە بە شەو ڕۆژ لێرە ئامادەنە بۆ دابینکردنی سەقامگیری کوردستان و شاری هەولێر بۆ پشتگیریکردن لە ڕیفراندۆم و سەربەخۆیی. ام دکانه اشیاء فرنی نانوخانه یا هم انا فرنی مثلا عاطله به مثلا درجی مانه یا مثلا عقال مانه یا امانه پی دروس کم بیان بردی خش مانه یا الامانه مثلا ایدان فرن عاطله به مثلا درجه کان امت ساکن و بیان الله اشتکامل لیره بوا اشی انا صنعتی منها داران وقت خوش شاگرد مان بون اما ام بردانه مثلا لترکیه ماندی مثلا لایران ماندی برده ام فرنکان با کوره کنوا با موقعی آگری نکنوا اشیاء فرنی سمون حجری کنوا او شانه يعني لا قمر